براكانم لصالي 1902 يعني 95 ساڵ لەمە پێش لە فەڕەنسا ئافرەتێکی داوێن پیس لە مەلهایەکە شەوێکیان جانتایەک لە کابرایەکە دزێت وازانێ پارەی تایە بەڵام دواتر کەیباتەوە شوقەکەی خۆی کاتەوە سەیرەکە هەمووی بریتە لە ئەوراقەوەی ناو جانتاکەیە بە مەجموعە ئەوراقەکەیش تێ هەڵەیە تووڕابێت دەزەکە بە جۆنان چونکە عەزیەتەکەی بە ڤایع چوو بەڵام دوای دوو سێ ڕۆژ کە ئەوراقەکان لەیا کە دوای هەروە هەڵدێکرێتەوە لە بازانە مەمە چیتیا سەیرێکیەکە کاتێک کە سەیرەکە ئافرەتە بەو خراپی خۆیەوە تووکی سەریقی دەوەستێ هەرچی گیانی هەیە گرژە بێ لە ترس و لە تاوە سەیرەکە ئەوراقانە بریتە لە خطەیەک لە نەخشەیەک لە پیلانێک کە کۆمەڵێک کەس کۆبوونەتەوە کێشاویانە بۆ ئەوەی چۆن هەموو خەڵکی دنیا بن بە یەکا و هەموو یەکتر بخۆن شەڕی وا دابنێن کە عالم هەموو یەکتر قەتڵ و عام کا و یەکتر لەناو بەرن چۆن هەموو عالەمی ژوا لێ بکەن کەلیمەی ئەڵڵایان لەبیر بچێتەوە دین لەسەر ئەزانەمێنێ هەموو دینەکان ئەنجا دوایی چۆن جوولەکە بێ حکمی هەموو سەر ئەرزکا لە قودسە هەیکەلەکەی حەزرەتی سلەیمان دروست بکەنەوە ئەوێ بکەن بە پایتەختی دەوڵەتە عالەمیەکان کە حکمی هەموو دنیای لێ بکەن و چۆن مەلیکەکەی خۆیان بێنن کە لە حەدیثە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دەجال ناویە بات کە چۆن هەموو حکمی هەموو دنیا بکە بریتە لە خطەیەک لە نەخشەیەک بۆ ئەم بەزمە حتى ئافرەتەوە زانێمە جەماعەتی نووسیانەوەکو خەیاڵات و حکایەت تەسەوور ناکە مەخلوقە بێ ئامەنگە فاسد و خراپ بن هەڵەسێ وەرەقەکان هەڵەگرێوە یا بە ئوستازێکی جامیعە کە ئاشنای خۆیە بێ ناسیایی خۆیە بێ لە جامیعەی فۆربۆن لە فەڕەنسا ئەڵێ ئەم وەرەقانە تۆ لەوانە ئیسفادەی لێ بکەی شتێکی ئاوام دۆزیوەتەوە ناڵێت زیماڵە دۆزیمەتەوە کابراش کاتێک خوێنێتەوە چای پێکەوێ ئەزانێ ئەمە چ فێڵێکی شەیتانی و چ شەیتانێک ئەم بەزم و ڕەسمەی داناوە ئەیا بە وەزیرێک لە دەوڵەتی ڕووسیای قەیسەری کاتێک کە ئەویش سەیرێکە با پیشانی قەیسەری ئەڵێ قوربان جوولەکە بەتەمای ئەم بەزمەیە ئەوە بوو لە ساڵی 1905 لە ڕووسیا قەسابخانەیەکی گەورەیان بۆ جوولەکە دانا قەتوعامێکی پیسی جوولەکەیان کە ڕووس لەو کاتەیە وەرحاصڵ کورتەی ئەو وەرەقانەی کە دۆزرا بۆ لەو جانتایە بریتە لە مەحڤەری چەند جەلسەیەک چەند کۆبوونەوەیەک کە لە ساڵی 1897 یعنی 101 ساڵ لەمەوە پێش لە شاری بازل لە سویسرا هەرچی حاخامەکانی جوولەکە هەیە پیاوە ئاینیەکانیان پیاوەکانی کڵێسەی جوولەکە هەمویان کۆبوونەتەوە بە قیادەی تیۆدۆر هەرتزل کە پێڵێن باوکی جوولەکەی ئەم سەردەما هەر هەموو کۆبوونەتەوە ئەم خطەیان داناوە چۆن حکمی هەموو دنیا بگرنە دەست و جوولەکە ببێ بە حاکمڕانی هەموو دنیا حکم و دەسەڵاتەکەی زمانی حەزرەتی سلەیمان و داود بگێڕنەوە بۆ سەر ئەرز بەپی ئەو خطەیە کە دایانناوە ئەڵێ ئێمە بە خەڵکی سەردنیا ناوێرین هەتاکو لەناو خەڵکی سەردنیا کەلیمەی ئەڵڵا هەبێت هەتا کەلیمەی ئەڵڵا و دین هەبێت ئەو عالەمە ئەمەگە چایان کراوەی ئێمە نەتوانین هەڵیان خەڵەتێنین کاتێک ئێمە توانین ئەو میلەتانە و خەڵکی دنیا هەڵخەڵەتێنین کە دین لەناو وجویانە نەمێنێت کەلیمەی ئەڵڵایان لەبیر بچێتەوە وەکو حەیواناتیان لێبێت فاسد ببن بێ ئەخلاق ببن ئەو کاتە هەرچێکمان بێ پیانەکەین لەبەر ئەوە ئەبێ پێش هەموو شتێمە خطەیە دانین دین نەهێڵین کەلیمەی ئەڵڵا نەهێڵین نە دینی ئیسلام نە مەسیحی نە هیچ دینێکی تر ئەبێ نەیهێڵین کە دینەکانمان نەهێشت ئەو کاتە وردە هەنگاو ئەنین بۆ دروستکردنی ئەو دەوڵەتە سێ حەربی عالەمی دروست دەکەین بە پێی ئەو خطەیە کە دایانناوە ئەڵێ سێ حەربی عالەمی دروست دەکەین حربی یەکەمینیان کە دروستمان کرد ئەبێ لە دوای حربەکە وا دروست بکەین لە دوای حربەکەەوە دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی قەیسەری ڕووسیا بڕوخێنین هەردووکیان پیاوی خۆمان لە جێگەیان دابنین دەوڵەتی قەیسەری ڕووسیا لەگەڵ دەوڵەتی عوسمانی خلافەی ئیسلامی ئەم دوانە ئەبێ لە دوای حربی عالەمی یەکەما بڕوخێ و پیاوی خۆمان دوای ئەوە حکمی ئەو دوو مەملەکەتە بکات تورکیا و ڕووسیا حربی عالەمی دووەم دروست دەکەین ئەبێ لە دوای حربی عالەمی دووەمەوە بتوانین دەوڵەتێکی بچکۆلە بۆ جوولەکە لەناو قودسا دروستکەین وەکو بیدایەتێ بۆ ئیشەکەمان حربی عالەمی سێ هەمیش دروست دەکەین هەرچی خەڵکی دنیا هەیە ئەین بەیەکات تەفروتونانەکەین وای لێ ئەکەین قەتڵ عامێکی وا ئەنینەوە لەسەر ئەرزا ئەیتر بەشەر هەموو بە فەلاکت بڕوا دوای جوولەکە بێ سڵحیان بکە ئەو کاتە دەوڵەتە عالەمیەکەی خۆمان وەکو ئومەم متحیدە دروستی ئەکەین و مەلیکە مەوعودەکەی خۆمان کە هەر لە تەوراتە ناوی براوە کە لە حەدیثە پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوی ئەنێ دەجال ئەو کاتە ئەوەکەین بە مەلیکی هەموو دنیا جا براکانم ئەڵێن ئەم هەموو بەزم و ڕەزمەشمان
پێ ناکرێ ئەگەر دوو شتمان بەدەستەوە نەبێت. یەکەم ئاڵتون، دووهەم ئیعلام. ئاڵتون لەگەڵ ئیعلام. ئەبێت چی پارە و سەرۆت و سامانی دنیا هەیە لەژێر دەستی ئێمە بێت، ئەبێت چی وەسائلی ئیعلامیشێ ڕاگەاندن لە جەریدە و مجەلە و رادیۆ و تەلەڤیزیۆن و سینەما و چی و چی هەمووی پیاوی خۆمان بیبا بڕێەوە. ئەم دوانەمان بەدەستەوە بێ ئەتوانین دین لە ناو خەڵکان هێڵین، کەلیمەی ئەڵڵا لەبیر خەڵک بەرینەوە، شەڕەکانیش دروستکەین، عالەمیش هەموو بەیەک تەفروت و ناکەین، خۆشما بینە سەر حوکم. چۆن؟ براکانم جارێ پێش هەموو شتێ حرب عالەمیەکان حەربی عالەمی یەکەم لە ساڵی 1914 دروستیان کرد، لە ساڵی 1920 تەواو بوو 6 ساڵی خایان، 35 ملیۆن کەسی تیا کوژرا. 35 ملیۆن کەس. لە دوای حربەکەوە دەوڵەتی ڕووس ڕووخا لەگەڵ دەوڵەتی عوسمانیش ڕووخا. دەوڵەتی عوسمانیان ڕووخان سوڵتان عەبدولحەمیدیان لابر، کەمال ئەتاتورکی مەلعونیان هێنا لە جێگەیاندانا کە پەروەردەکراوی دەستی جوولەکە و نەژاد جوولەکەیە، کە هاتە ناو تورکیاوە ئەو دەوڵەتە موسڵمانە و بنکە و خلافەتی ئیسلامەتی وا لێ کرد، حتا بانگانیشی تیا مەمنوع کرد، وایە بانگ بە تورکی بیرایە. لەو ڕۆژەوە هەتا ئێستا مەمنوعە لە جامیعە و لە دایرەکانە ئافرەت بە حیجابەوە بچێت بۆ دەوام، ئەبێ هەموو ئافرەت درود بێ. حتا ئەمڕۆ ئەوە ساڵی 97 لە نهایەتی ساڵی پارە 59 ضابطیان لە جێیش فەسڵ کردووە لەسەرەوەی کە نوێژەکەن، ئەڵێ نابێت ناو جێشی تورکا نوێژکەری تیا بێ. باشە براکەم، ئەو مەلعونیان هێنا ئەو دەوڵەتە ئیسلامی کرد بۆ کافرستانیە. ئەو ڕووسیایش کە بنکەی مەسیحیەکان بۆ ئەو کاتە، قووەتی مەسیحیەکان هەموو بەدەست ئەوانە بوو، ئەویشیان ڕووخان لە ساڵی 1970 شۆڕشی ئۆکتۆبەر کرا، لینین و ترۆتسکی شۆڕشی شیوعیەتیان کرد و شیوعیەتیان هێنایە سەر حوکم، بۆ ماوەی 70-80 دانە ساڵ لایەکی هەموو دنیایان کرد بوو بە کافرستانی. ئەو بۆکو عەرزی جەنابتانم کرد 18,000 هەر مزگەوتیان ڕووخان، هەمووشیان بەشی زۆریانە کرد بە مەلها و بە شوێنی هینیش ناو مزگەوتەکان، هەر بۆ بێئەدەبیکردن بەرامبەر بە ئیسلام. ئەوە حەدی عالەمی سێمەکەش بەدەستیانە ئینشەڵڵا، لە ئەگەر خوا مقەدەر نەیە لە دەرسی داهاتووە ئینشەڵڵا باسێکی نیازیان هەیە لە مەودوعە چی بکەن.